ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە لەگەڵ هاوڕێنی هاوکارم لە خزمەتانێ. سەرەتا سەردێڕی چەند هەوڵ کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ئیدامەی گوشاری ناوەندامنیەتیەکان بۆ سەر بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە، کوژرانی ژنێک لەلایەن هاوژینە پێشوویەکەیەوە لە شاری سنە، ئەڕزاتی بنەماڵەی قوربانیانی ئاگرکەوتنەوە لە باکووری کوردستان، پەرەسەندنی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران، کۆبوونەوەی معەلیمان لە بەردەم وەزارەتی ئاموزش و پەروەرش و ڕپێوانی کرێکارانی بەشی مەعدان لە یونان. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە سێی پوشپەر خانەنشینکراوانی تامینی اجتماعی و کەشوەری لە شارەکانی کرماشان، ئەهواز، تاران، شوش و ڕەشت دەست بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی اجتماعی و کەشوەری یەکشەممەی هەر هەفتە دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان خۆپیشاندان دەکەن، بەڵام تا بە ئەمڕۆ بەرپرسانی ڕەژیم هیچ بایەخێکیان پێنەداون. خانەنشینکراوان خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوو. ئیدامەی گوشاری ناوەندامنیەتیەکان بۆ سەر بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. بە پێی هەواڵی گەشتوو، ئیدارەی اطلاعاتی بۆکان گوشاری بۆ بنەماڵەی نەمر شەهریار محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری بۆکان هێناوە و ڕاستەوخۆ هەڕەشیان لە دامینە دایکی ئەو هەمیشە زیندووە کردووە. لاپەڕەی تایبەتی نەمر شەهریار محەممەدی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام بە بڵاوکردنەوەی وێنەیەک لە گوشاری ناوەندە ئیتلاعاتیەکانی ڕەژیم ڕایگەیاند کە ماوەیەکی زۆرە بەکرێگیراوانی حکوومەت لە ڕێگەی جیاوازەوە گوشار بۆ سەر دایەمینا و بنەماڵەکەی دەهێنن بۆ ئەوەی واز لە مافی دادخوازی بێنێت. دایەمینا یەکێک لە ژنە ئازا و بوێرەکانی بۆکانە کە هەمیشە پێداگری لەسەر مافی دادخوازی خۆی و دایکانی شۆڕشی ژینە لە سەراسەری ئێران کردووە و ڕایگەیاندووە کە تا ئەو کاتەی تاوانباران سزا دەدرێن درێژە بە خەبات دەدەین. کوژرانی ژنێک لەلایەن هاوژینە پێشوویەکەیەوە لە شاری سنە. ڕۆژی یەکشەممە سێی پوشپەر ژنێکی گەنجی خەڵکی شاری سنە لەلایەن هاوژینە پێشوویەکەیەوە بە شێوەیەکی وەحشیانە بە زەربەی چەقۆ کوژراوە. بە پێی راپۆرتەکان هاوژینی پێشووی ئەو ژنەکە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لە دەوروبەری شەقامی سیرس و لە بەردەم دەفتەرخانەیەکی جیابوونەوە هێرشی کردوتە سەر هاوسەرەکەی و 20 زەربە چەقۆ کوشتوێتی. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ بکوژ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە وتویە کە بە بۆنەی کێشەی خێزانی ئەو تاوانەی ئەنجامداوە. کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی ئاوایی هانە شێخان لە مەریوان. ڕۆژی شەممە دوی پوشپەر پوش و پاوان و دارستانەکانی گوندی هانە شێخان ئاگری گرت و پاش چەند کاتژمێر لەلایەن ئەنجومەنی سەوزی چیای مەریوانەوە کۆنتڕۆڵ کرا. بە پێی زانیاریەکان دارستانەکانی گوندی هانە شێخان لەلایەن ناحەزانی ژینگەوە بە ئەنقەست ئاگر دراوە و بە هەوڵ و تێکۆشانی ژینگە پارێزان کۆنتڕۆڵ کراوە. لەلایەکی دیکەوە جەنگەڵەکانی بۆزین و مەڕەخێڵ لە جوانڕۆ و پاوە بۆ جارێکی دیکە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگر دراوە و خەڵکی خۆبەخش هەوڵی دامرکانەوەی ئاگرەکاتە. شانی باسە کە ماوەیەک لەمەبەر 10 هێکتار لە دارستانەکانی ئەو دوو ناوچەیە لە ئاگردا سوتا بوو. ناڕزاتی بنەماڵەی قوربانیانی ئاگرکەوتنەوە لە باکووری کوردستان. ڕۆژی یەکشەممە سێی پوشپەر بنەماڵەی ئەو کەسانەی لە ئاگری دارستان و لە وەرگەکانی مێردین و ئامەد گیانیان لەدەستا بوو دەست بە دەوڵەتی تورکیا خۆپیشاندانیان کرد. بە پێی دوایین زانیاری لە ئاگری دارستان و لە وەرگەی پارێزگاکانی مێردین و ئامەد بەلانی کەم 15 کەس گیانیان لەدەستاوە و نزیکەی 100 کەس بریندار بوون. بەوتەی چالاکانی سیاسی ئەرتەشی تورکیا بە ئەنقەست ڕێگەی نەداوە خەڵک ئاگرەکە کۆنتڕۆڵ بکات و ڕێگری لە چالاکی ژینگە پارێز و خەڵکی خۆبەخش گرتووە.
ئەمنیەتیکردنی ناوچەکە لەلایەن دەوڵەتی تورکیەوە بۆتە هۆی گیان لە دەستانی ئەو 15 کەسە و ئێستا بنەماڵەکانیان سکاڵایان دەست بە دەوڵەتی فاشیستی تورکیا تۆمار کردووە. پەرەسەندنی مانگرتنی کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران. ڕۆژی یەکشەممە سەی پوشپەڕ کرێکارانی پرۆژەی نەوت، گاز و پێترۆشیمی لە چەند شاری دیکەی ئێران وەکو کاشان، کرمان، یەزد، هەفەشەجان و ئیلام پەیوەست بە مانگرتنی سەراسەری کرێکارانی پەیمانی سەنعەتی نەوت بوو. بەپێی راپۆرتەکان نزیک بە 20,000 کرێکاری پرۆژەی و پەیمانی نەوت لە 90 شرکەت مانیان گرتووە و خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، جێبەجێکردنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، وەلانانی جیاوازی 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفایی بوون. کۆبوونەوەی معلمان لە بەردەم وەزارەتی ئامۆزش و پەروەرش. ڕۆژی یەکشەممە سەی پوشپەڕ معلمانی ئێران بە کۆبوونەوە لە بەردەم وەزارەتی ئامۆزش و پەروەرشی تاران کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. معلمانی ئێرانی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، ئازادی زیندانیانی سیاسی، گەڕانەوەی هاوکارە لە سەرکار دەرکراوەکانیان بۆ سەرکار و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوو. ناڕەزایەتی پاکبانەکانی شارەداری لە ئابادان. پاکبانەکانی شارەداری ئابادان ڕۆژی یەکشەممە سەی پوشپەڕ لە ئاستۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی بەڕاخستنی سفرەی بەتاڵ لە بەردەم شارەداری ناڕەزایەتی خۆیان لە ئاسپایەخ نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان نیشاندا. کرێکاران خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەلانانی پەیمانکار و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە سەی پوشپەڕ خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئەهواز، قایمشار و ئیسفەهان دەست بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد. گیان لە دەستان و برینداربوونی 8 کرێکار لە پارێزگای خوراسانی ڕەزەوی. ڕۆژی یەکشەممە سەی پوشپەڕ بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار 6 کرێکار لە کارخانەی بەرهەمهێنانی گریز لە تۆربەت حەیدەریە بریندار و 2 کرێکار بەهۆی گازگرتووی لە شاری مالین ژاراوی و یەکێکیان گیانی لەدەستە. بە پێی راپۆرتەکان تەقینەوە لە کارخانەی بەرهەمهێنانی گریز لە شارۆچکەی سەنعەتی ژمارە 1 شارستانی تۆربەت حەیدەریە ڕوویداوە و بەو هۆیەوە 6 کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لەلایەکی دیکەوە کرێکارێک و هێزێکی ئاگرکوژینەوە لە شارستانی مالین بەهۆی گازگرتووی لە بیرێکدا ژاراوی و یەکێکیان گیانی لەدەستەوە. ڕێپێوانی کرێکارانی بەشی مەعدەن لە یونان. ڕۆژی یەکشەممە سەی پوشپەڕ کرێکارانی شاغڵ لە بەشی مەعدەنی یونان دەست بە چاکسازی دەوڵەت لە یاسای کار ناڕەزایەتیان دەربڕی و ڕێپێوانێکی گەورەیان لە شاری ئاتێن بەڕێوە برد. بە پێی راپۆرتەکان دەوڵەتی یونان کۆمەڵێک گۆڕانکاری لە یاسای کار ساز کردووە کە تەنیا مافی خاوەنکار لە بەرچاو دەگیرێت و گرێبەستی کرێکاران دەکات بە کاتی و ڕێگە بە خاوەنکار ئەدات بە ئاسانی کرێکاران لەسەر کار دەربکات. کرێکارانی مەعدەن و ئیتحادیە کرێکاریەکانی یونان ڕۆژی یەکشەممە لە شاری ئاتێن کۆبوونەوە و با ڕێپێوان تا بەردەم مەجلسی ئەو وڵاتە چوون و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕات. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران ژن لە فەڕەنسا. هەزاران ژنی دژبەری فاشیزم
ڕۆژی یەکشەممە سێی پوشپەڕ لە شاری پاریسی فەڕەنسا خۆپیشاندانیان کرد. ژنانی بەشدار لەو خۆپیشاندانە هاوڕێ لەگەڵ فێمینیستەکان و ئیتحادیە کرێکاریەکان نیگەرانی خۆیان لە ئاست بە دەسەڵات گەیشتنی فاشیزم لە فەڕەنسا نیشاندا و ڕایانگەیاند کە ڕێگە نادەن گروپە ڕاستگەرەکان ئەو دەستکەوتانەی بە تێکۆشان بەدەستیان هێناوە لیان زەوت بکەن. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.